مجارنت نف برا سوریه و روسیه دا بتایبتیجی سردما دا سلاطانو امدگل ایوان باچاروف ریوبر پروگرام الانجمن کریارن نف دولتی روسیه شرازه رجالات نوین اج موسکو دیل مدابه ایوان گلک سپاس کوین گل مدانه سوریا اکانیه ادی بو یکم جارجی پشتی کتنا اسد شاندن روسی سوریه نه گلک مجاراتی نه بحث کرن بگرینگی بحثوان مجارات یکرن لی هین چاود بینم پیوندین روسیه گل سوریانو دی برفکی و چون تایبتیجی حتی اگر بحثا هبونا بنگهن وانین نوا سوری اجداب کین پێم وایە کە ئەو جۆرە گفتوگۆیە زۆر گرنگە بۆ تاوتوێکردنی هەلومەرجەکان چونکە دوای هاوکاریکردنی ڕژێمەکە سەد و قۆناغەکە هەمووان پێیان وابوو کە زۆر باش نییە کە ئەو پەیوەندیە بەردەوام بێت چونکە جاتر پێگەیەکی سەربازی رووسیا هەی بووە لە وڵاتەکە بەڵام مۆسکۆ پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ڕژێم و بزاوتە جیاجیاکان درێژە پێداوە رووسیا لە هەمان کات دوای گۆڕانی ڕژێم لە مەسریش بە هەمان شێوە درێژەی پەیوەندیەکانی داوە کەواتە رووسیا خۆ گونجێنە لەگەڵ هەر ڕژێمێک بێت لە ژێر هەلومەرج و بارودۆخی تایبەتەوە ئەمەش لە چوارچێوەیەدایە کە پەیوەندیەکان درێژە پێ بدات و کێشەکان لە نێوان خۆیان چارەسەر بکەن تایبەتیژی تەرکیزی بخینە سەر بنگەهین رووسیە ناوا سووریەدا یعنی ناوان بنگەهاندا هەم ئالیکاریە حکوومەتە بەرێتاتەکردن هەمی خەڵکی سڤیل جی تایبەتیژی بوونە قوربانیش ئەگەر شەڕ و ئالوزیان کاری بنگەهین سەربازیان جی کاری سەربازیین رووسیە ناوا سووریەدا دێت چ بە داخوانی ناتوانم بڵێم ئەوە دەزانم لەسەر ئەو پرۆسەیە بەڵام ئەوەی کە لێکدانەوەی بۆ بکەین ئەوەیە کە هەردوو دانەوێت هەندێک بژاردەی نوێ بخەنە بەرباس و تاوتوێ بکەن کە گرنگجی پێدەدەن بۆ نمونە گرنجیدانە بە هەبوونی ئەو بنکە رووسیانە دواتر لە ڕژێمی نوێی سووریا وەکو من تێ بگەم بەو شێوەیە کە دوای شکستی بەشار ئەسەد رووسیا دەیەوێت یەکێک لە بنکەکان لەو هەرێمە بمێنێتەوە خۆشی کارکتەرێکی هەرێمیە ئەوەی کە بۆ رووسیا گرنگە دەتوانێت گرنگی بە سەقامگیری بدات و هاریکار بێت لەلایەنی سەربازی و سەقامگیری و دۆخی ئەمنی لە ناوچەکە بەڵام لە هەمان کات پێشم وایە کە دەسەڵاتی نوێی سووریا بە هەمان شێوە پێویستی و گرنگی بە رووسیا دەدات چ وەکو نێوانگیر بێت وەکو لایەنێک هاریکار بێت لەسەر سەکۆی جیهان لە ئەنجومەنی ئاسایش کەواتە رووسیا گرنگی بە بنکەکانی دەدات لە سووریا بۆیە پێم وایە کە پێشبینی کراوە بەگەرێکی زۆر ئەو بنکانە بەردەوام کارابن لە سووریا بەڵام لە ژێر هەلومەرج و دۆخی جیاوازەوە کە گرنگە بۆ رووسیا لەو ناوچەیە بمێنێتەوە وەکو چۆن پێشووتریش پەیوەندیەکی تۆکمەی لەگەڵ دیمەشق لە سەردەمی بەشار ئەسەد هەبوو واتە لە ئاستێژی باڵا هەوا هەنگی زیاتریان هەبێت وی یەکەم سەردانە شاندن رووسیش بووی شامێ چ بەحسا بابەتی قەرەبووی نەهاتیەکردن و دیمەشق ji موسکۆی وەربگرێ ئەگەر ئەوان شەڕ و ئاڵۆزین و رووسیە پشتەوانیە حکوومەتێت کرد یعنی گەلک زرە ڕۆزیان بژێرخانە ئابووری و یا وڵاتیان ژی کەتینەت ناوا سووریەدا چ پێشبینە ji بووی قەرەبووکردنا خەلکی سووریێ ژالیە رووسیە موسکۆی ڤە یعنی هەم وەکە ئالیکاری چیژی پڕێکا یاسای وەکە قەرەبوو ئێدی بێتە دان ژالیە رووسیای ڤە دڵنیانی بەڵام پێم وایە بەو شێوەیە بووە کە جۆرە بەڵێنێک هەبووە
چونکە وەکو دەزانیت رووسیا هاریکاری سووریا بووە لە لایەنی سیاسی، ئابووری، تەنانەت هاوکاری بۆ بەشار ئەسەد لە ڕوانگەی رووسیاوە بنکەکانی ئەو کاتە بوو. کەواتە ئێستا هەلومەرجی نوێی ئافراوە ناتوونەتەکایەوە. پێم وایە مۆسکۆ و دەسەڵاتدارانی مۆسکۆ تێدەگەن کە دەبێت ئەوانیش لە بەرامبەردا شتێک ببەخشنە سووریای نوێ، کەواتە ئەو بەخشینە و ڕێکەوتنە ئەو هاوکاریە لەژێر هەلومەرجی نوێ دەبێت. سووریا ئێستا گرنگی بە پەیوەندی ڕەش دەدات بەتایبەت لەلایەن رووسیا بۆ نمونە لە هاریکاریکردنی بۆ نمونە ئاسایشی خۆراک، ئاسایشی وزا، چونکە رووسیا هاوڵێکی نەریتی سووریایە و سەرپەرشتی ئەو چێڵگانەی وزەی کردووە، کەواتە بۆ مۆسکۆ گرنگە هاریکار بێت لەولانە بەبێ ڕای لایەنی لایەنەکانی دیکەش. باوەشتان بەبیر بخەمەوە کە هەندێک سەختی دێنە ئاراوە بەتابەت لە ژێرخانی سووریا دوای ڕژێمی بەشار ئەسەد، چونکە ئێمە هەمومان ئەومان لەبیرە کە رووسیا گرنگی بە پرسی ژێرخان دەدات، لایەکی دیکە پرسی پەیوەندەکانی دەرەوە هەیە، کەواتە ئاسان نابێت بە چ ڕاددە و ئەندازەیەک مۆسکۆ هەوڵ دەدات جۆرە دانوستان ئاڵوگۆڕی هاریکاری بکات لەگەڵ سووریای نوێ بۆ ئەوەی بتوانێت ئەو پەیوەندی ئابووری و نوێ بکاتەوە. باشە سەردەما ڕژێمی و شەڕێ 14 ساڵین دەربازبووی رووسیە گەل کوردان پێکاتەوە گرنگتیا سووریە جار دووست بیا جار ژیل بەرامبەری کوردان بێدەنگی هەڵبژارتیە حتا سەر دی هەمبوردمان یانژی داگیرکردنا ناوچەیان جودا جودایان کوردی. سەردەمانی دا پەیوەندیان رووسیە گەل ئالیان کوردی دێ چ بن دێ چاوە بشێت ئالیکاریە کووردا بکە ji wî destxistina mafên xwe di Sûriya paşa rojê de. لە ڕووی نەریتیەوە بە شێوەیەکی گشتی ڕوانگەی رووسیا لە وەزارەتی دەرەوە خۆی لەوە دادەبینێتەوە هاوەهەنگی لەگەڵ حکوومەتە ناوەندەکان هەبێت، کەواتە ڕەنگە هەمان سیاسەت درێژە پێ بدات وەکو چۆن پێشووتر لەگەڵ سووریا هەبووە، کەواتە رووسیا هەوڵ دەدات هەندێک جۆرە پەیوەندی لەگەڵ کورد هەبێت، بەڵام دڵنیا نیم کە پەیوەندیەکە لە پێشینەی رووسیا بێت، لە پێشینەی سیاسەتی دەرەوەی وڵاتەکە بێت، چونکە بە ڕێگەم بدەن ئەوەش بڵێم کە رووسیا بە دڵنیاییەوە لە هەموو دانوستانەکان لەگەڵ سووریەکان یاخود لەگەڵ حکوومەتەکانی دیکە باس لە گرنگی گفتوگۆ و دانوستانێکی لە خۆگر و گشتگر دەکات کوردی تێدا بن، عەلەویەکان، ئەوانی دیکەش تەواوی پێکهاتەکانی دیکەش ئەو خەڵکانی دیکە کە لە دانوستانەکان بەشدار بن، کەواتە رووسیا لەو نێوانە هەوڵ دەدات بۆ ئەوەی ڕۆڵێکی ئەرێنی لە دانوستانەکان بجێرە، چونکە هەمومان ئەزانین کە کورد وەکو پێکهاتە گرنگە و لەمان کات بۆ ئاشتی سووریا ڕۆڵیان دەبێت. گەلک سوپاس بەڕێز ئیڤان بەچاروف ڕێڤەبەرێ پرۆگرام لە ئەنجومەنە کارەباری نێودەوڵەتیە رووسیە و شارەزای ڕۆژهەڵاتە ناوین ji Moskۆین گەلمەدا بوون. سوپاس بوو.